لە ڕۆژئاوا خوێنی کورد ڕژن و لە هەولێر میوانداری دەکرێت. ژمارەیەک ڕۆژنامەنووس و نووسەر ئومێد خۆش ناو ئاگادار دەکەنەوە. لەم کاتەدا کە کورد لە ڕۆژئاوا کەوتونەتە بەرچەپۆشی قێزەونی ئەحمەد شەڕ و دار و دەستەکەی، دەیانەوێت جارێکی دیکە کورد ئاوارە بکەنەوە لەو شوێنانی کە بە درێژایی چەندین ساڵە و لە کاتی سەرهەڵدانی ناکۆکشەکانی سووریا با خوێنی ڕۆڵەکانیان پاراستویانە. ئێستا حکومەتی سووریا و دار و دەستەکەی ئەحمەد شەرع دەیانەوێت دژایەتیان بکەن تەنها لەبەر ئەوەی کە کوردن. بەڵام ئەوەی جێگەی داخوونی گەرانیە ژمارەیەک ڕۆژنامەنووس و نووسەر و خەڵکی ڕۆشنفکری بەدەنگهێناوە میوانداریکردنی کۆمپانیەکانی سووریایە بۆ شاری هەولێر بە مەبەستی بەشداریکردنیان لە پێشانگەی نێودەوڵەتی بۆ بە بازاڕکردنی کاڵاکانیان. بەوەش ئەو ژمارە لە چالەگوەن و ڕۆژنامەنووسە داوا دەکەن ڕێگری بکرێت و کار بکرێت بۆ هەڵوەشاندنەوەی هاتنی کۆمپانیەکانی سووریا بۆ شاری هەولێر بە مەبەستی بەشداریکردنیان لە پێشانگەی نێودەوڵەتی بۆ بە بازاڕکردنی کاڵاکانیان، کەوا بڕیارە لە 23 مانگە تاوەکو 27 مانگ بەردەوام بێت. هاوکات داواش دەکەن ئومێد خۆشناو کە پارێزگاری هەولێرە هەڵوێست بنوێنێ و ڕێگەنەدا کۆمپانیا سووریەکان بەشداری ئەم پێشانگەیە بکەن و داواش لە هەموو لایەک دەکەن پشتیوانی ئەم داواکاریە بکەن هەر هیچ نەبێ با لەم ڕێگەیەوە پشتیوانی ڕۆژئاوا بکرێت.